مرحبا خوندوان زانینگاری جفاتی بخیر هاتن من درسي وانەیە داویدا لەسەر خۆشنویسی سەکنی لێ فرق کرد کە متشکێش بیر کردیە ئەو ژی مهمە ئەزێ بەحساوی ناژی بکەم دوور ئەزێ وێ مژارێ قەپات بکەم مزانون بەرێ من بەحسا کو تێدا کو ناودا کو ژێ کو پێ بەحسا وانا کرد لێ یەکی دی هەیە و پر تایبەتە هینکە جودایە و لەڤەردا نویساندیە کو تشکی لەڤەر ڤالا لەڤەردا تشکی هەیە و وێ بەلکن هاوم پێ تێ ناگەشن ونێ ناوا فێم بکەن کام دەست پێ بکەن ناوا میناکاندا ونێ ببینە پێشێ زوانە بژمێرم هەشتا میناکە یەکەمین مناو دیت کە دچێ ماڵێ و بێ نازانن ئەو دیت من دیت کە ئەو دچێ ماڵێ جهێ ئەو گوهریە بەرفین من دیت کە دچێ ماڵێ ئەو جی دبێ بەرفین میناکە چارەمین بەرفین کە دەستێ وێدا چانتە هەبوو دیت کە دچێ ماڵێ ئەزێ دوارە بکەن چارەمین بەرفین کە دەستێ وێدا چانتە هەبوو من دیت کە دچێ ماڵێ لەڤەردا بالاخۆ بکەن کو دەستێ وێ سەرنویسامە چییە کو تشتێک وێ شونا ڤالاهیە چه هاتیە دەستێ وێ مناکە پێنجەمی مەیزە بکەن بەرفین کو سەرێ وێدا پێشی کو دەستێ وێ دەبوو نەهاژ بوو کو سەرێ وێ ژڤی دو میناکەم چه وەردەگرن کو تشتێک و وێ کو تشتێک و وێ ئەو ژی نەقشکیە پاترنکیە دەسەنکیە کوردیدا هەیە و ناوی ئەو ژی یەک ژی وان گرێدانکانە کو بەحساوینا دهۆ کریە ڕۆژا بەرێ کریە و ئەس باوەرم تێگەیشتم ئەم میناکەین دینجی مەیزە بکەن شەش هەفت و هەشت من بەرفین دیت کو دچێ ماڵێ وەختا کو سەرێ وێدا کومک هەبوو من بەرفین دیت کە دچێ ماڵێ وەختا کو سەرێ وێدا کومک هەبوو یانژی وەختا بەرفین دچێ ماڵێ من دیت کو سەرێ وێدا کومک هەبوو ئەو جی دبێ لەڤەردا تایبەتمەندی چیە وەختا کو سەرێ وێدا ئێدیژی ویسا کو سەرێ وێدا هەمان میناکە ویسا کو سەرێ وێدا ئێ داوی من بەرفین دوت کە دچێ ماڵێ دەماکو سەرێ وێدا کومک هەبوو دەماکو سەرێ وێدا کومک هەبوو چوو ماڵێ یانژی دەماکو دچوو ماڵێ سەرێ وێدا کومک هەبوو کارن وساژ بکەن ئەس باوەرم تێگەیشتن ئەم هەرن ئێدی گەلێک میناکدا لێ لە کوردیدا گرێدان گەلێکن گەلێکی خۆشە ji ber ku wîsa ku da ku tiştê dîn ku heye gelekîn lê ê ku davî van sê mînakan nehew em tişkî serwana zêde bikin ji ber ku mînakên berê ku min ji bera şanî kiriye karî bikeve nava van mînakan çi mînakên berê hebe em karin bixin dewsa van sê mînakan ku dawî de ti guherîn naberava de çênavê ji bo vê yekî ez tenê wana li vir behs dikim name dikim yani nav dikim ku hûn bizanibin ew jî ji ber ku wisa ku da ku yan jî tiştên din jî heye nayên bîra min belê em mebesta min hebû ku ez vî waneyî temam bikim ji ber ku min diho tam xelas nekiribû bi van mînakan ez bawerim temam bû heta waneyekî din xwe baş binerin bijî Kurd de